لە ئاکامی جەنگی سەر ئۆکرانیا و گەمارۆکانی ئەمریکا و خۆراوە بۆ سەر رووسیا، سیاسەتمەداران و پسپۆڕانی بواری ئابووری پێشبینی داڕوخانی خێرای ئابووری مۆسکۆیان دەکرد. بەڵام ئامارەکان پێچەوانەی ئەو بۆچوونە دەردەخەن، هەر بۆیە لە ناو ئەمریکا و یەکێتی ئەوروپادا دەنگی ڕاگرتنی ئەو جەنگە بەرز بووەتەوە. لەبارەی بەخشینە سەخاوەتمەندەکانی ئیدارەی ئەمریکا بۆ ئۆکرانیا، سیناتۆری کۆماری ڕاند پۆڵ دەڵێت ناتوانین بۆ ڕزگارکردنی ئۆکرانیا ئابووری ئەمریکا وێران بکەین، چونکە لە ماوەی 40 ساڵی ڕابردوودا ڕێژەی هەڵئاوسان نەگەیشتۆتە ئەم ئاستەی ئێستامان. ئەم هەڵئاوسانە لە خۆ ڕووی نەداوە، بەڵکو سەرڕای کورتهێنان بەهۆی خەرجکردنی بێبەرنامەوە. ئەمریکیەکان هەست بە دڵەڕاوکێ و ئازار دەکەن، کەچی کۆنگرێس هەست بەو ئازارە ناکات و دارایی زیاتر بۆ بەرگری لە وڵاتی خەرج دەکات کە هیچ سنوورێکی هاوبەشی لەگەڵماندا نییە. پۆڵ ئاماژە بەوە دەدات سەرڕای ئەوەی زۆربەی ئەمریکیەکان لەگەڵ دژایەتی ڕووسیادا نین، بەڵام لە ساڵی 2014 وڵاتەکەی بڕی 60 ملیارد دۆلاری وەک یارمەتی داوەتە ئۆکرانیا. ناوبراو ئاماژە بە بودجێ قورسەکانی تێپەڕاندنی پەتای کۆرۆنا و خەرجیەکانی دیکەی وڵاتەکەی دەکات کە لە پێشترین لەوەی یارمەتیدانی ئۆکرانیا بدرێت. بۆیە دەڵێت ڕێگەیەکی دیکە لە بەردەمماندا نەماوە ئەوە نەبێت لە چین قەرز بکەن و بیدەنە ئۆکرانیا، بەوەش ئابووری ئەمریکا خاپوور دەکەن و بەم کارە شێتانەیان دۆلار وێران دەکەن. ڤلادیمیر پۆتینی سەرۆکی رووسیا لە دیمانەیەکدا ئەوەی ڕەتکردەوە وڵاتەکەی هۆکاری هەڵاوسانی ئابووری جیهان بێت، بەڵکو ئەمریکای بەوە تۆمەتبار کرد کە بەبێ پشتیوانی ئابووری بە چاپکردنی ڕێژەیەکی زۆر دۆلار ئەو قەیرانەی خوڵقاندووە. ڕەخنەی لە سیاسەتمەداران و ئابووری ناسانی ئەوروپاش گر کە چەندین ساڵە هاوڵاتیان بە بەرهەمێنانی وزەی جێگرەوەی نەوت و غاز هەڵدەخەڵەتێنن کە دەرکە و جگە لە خەون و خەیاڵ شتێکی دیکەیان پێشکەش نەکردووە. هەمان پاڵنەریشە بۆ کۆتایی هێنان بەو جەنگە دەنگەکانی بەرز کردووەتەوە. تەنانەت هێنری کیسنجەر وەزیری لە پێشتری دەرەوەی ئەمریکا کە بە ڕێوی سیاسەتی وڵاتەکەی ناسراوە لە کۆڕبەندی داڤۆس داوای لە ئۆکرانیا کرد بەدەست هەڵگرتنی لە بەشێک لە خاکەکەی کۆتایی بە جەنگەکە بهێنێت. سەرۆکی فەڕەنساش ڕایگەیاند پێویستە رووسیا تووشی زەبوونی نەکرێت و ڕێگەیەکی دیبلۆماسی بدۆزرێتەوە. ئەوەش دوای بڵاوبوونەوەی ئەو هەواڵەی CNN دێت کە بەو هەمان مەبەست دیبلۆماتکارە ئەمریکی و ئەوروپیەکان کۆبوونەتەوە. بەڵام لەو بارەوە دیمیترۆ کۆلیبا وەزیری دەرەوەی ئۆکرانیا ڕایگەیاند داواکردنی زەبوون نەکردنی رووسیا جگە لە زەبوونی فەڕەنسا و وڵاتانی داواکاری ئاکامێکی دیکەی لێ ناکەوێتەوە، چونکە ئەو رووسیایە بێڕێزی بەخۆی دەکات.